سڵاوتان لێبێ بەڕێزان، ئەگەر بیرتان بێ جاران کە جەژنە هاتە پێشەوە هەمیشە گەورەکان هەوڵیانەدا ئەگەر دوو کەس دڵیان لە یەکتر عاجز بوو بێت و کێشەیەک لە نێوانیانە هەبوو بێت گەورەکان بە زۆر لە جەژنا دەستیانەکردنە ملی یەکتری و ئاشتیانەکردنەوە. بەردەمی ئەم جارە دەمەوێت لەسەر لێبوردەیی و ئەو کولتورە جوانە کوردەواری قسە بکەین کە جاران گەورەکان هەوڵی ئاشکردنەوەی ئەوانی دیکانەدا تا چەند گرنگە لەم ڕەمەزانەیە بتوانین لێبوردە بین، دڵمان پاک بکەینەوە لە یەکتری تا بتوانین ئەو خێرە گەورەی کە لە ئیسلامی شاباسکراوە وەری بگرین. لەگەڵمانە بن ڕای هاوڵاتیان لەسەر ئەم بابەتە وەرەگری فەرموون. ئێستا کێشەکە لەوایە خەڵک هینە کەس دڵی لە کەس پاک نییە، بۆیە ئاوایە ئەو لێبوردەیە قورس بۆ خەڵک ناتوانێت بەو بڵێ من داوای لێبوردنی لێکم لەبەر شتێکی بەسیت، یعنی هەر ئەڕوای تر ئەمە ئەڕوا کۆڵ نایە لەبەر ینی ئەم حاڵەتی کە ئێستا بینی زۆر کەس دڵی خۆش نییە، ڕەنگە یەکێک لە هۆکارەکان ئەوە بێ لێبوردەیمان نەماوە بەرامبەر داوا دەست خۆش ئەو لێبوردەیە کەس هەمووی دڵی خۆی بە گەورە ئازانێ، کەس ناتوانێت تەنازول بۆ مەسەلەن ئەم کابرایە دراوسێمە ئێستا لێرە، یعنی لاانەیە مەسەلەن من ئەو ناخۆشیێک مابێ من ناتوانم تەنازولی بۆ بکەم، ئەو لەبەر ئەوەیە خەڵکیم ڕۆوای لێات مرتاح نییە نەخ. باشە ئەمان بینی جاران کە لە جژنانە هات خەڵک ینی هەوڵێدا بزانێت دوو کەس کە عاجز بوون لە یەکتری بە زۆریش بۆ ئاشتیانەکردنەوە تا چەند گرنگە ئەم کولتورە کوردەواری جوانە جارێکی تر زیندوو بکەینەوە. وەڵی تر ئەوە خۆ لە دەست خەڵکەکایە بەس شتێکی باشە بکرێ، بەس ئایا ئەکرێ نازانین شتێکی باشەگەر ئەوە بکرێت. تۆ خۆت قەت هەوڵت داوە دوو کەست دێنابێت بە زۆر ئاشتیان بکەیتەوە بۆی دڵیان لە یەکتر بەڵێ بەڵێ تا چەند دڵت بۆ ئیشت خۆش بوو بۆ ئیشە خۆش زۆریش زۆریش. کۆتا پرسیارم لە ئیسلامە زۆر بە گەورەی باسی و کەسانە کرێت کە لێبوردن پاداشتی گەورەشیان بۆ دانراوە تا چەند گرنگە ئێمە لەم ڕەمەزانە و بەرەو جەژنی ژەڕۆین لە ئێستا و دڵی خۆمان پاکەینەوە لە هەموو ئەو شتانەی کە ڕەنگە لە حاڵەتێکی تووڕەبوو نابێ شتێک بێ بەبێمە بەس وترابێ و دڵمان عاجز بوو بێ تا چەند گرنگە لەم ڕەمەزان و لەم نزیکی جەژنە ئەو بڕیارە بێ. ئەوە شتێکی باشە، یعنی بەڕاستی تۆ لەم کاتەیە تۆ لەم کاتان ناتوانی ئەو لێبوردێ دەست بەدەستبێنی قەت ناتوانی ئەخت بە ڕیسپەت یعنی ئەنە مانگی ڕەمەزان پاداشتاکەشی گەورە واڵا ئێستا تۆ مەسەلەن خێرەیەکە هەر خێرێ کە خێرەکە و کرد لە ڕەمەزانە بیکە باشترە خێرەکەی گەورەترە ئەمەش ئاوایە هەتا بتوانی شتێکی باشە ئیشەڵا. لە ڕاستیە کولتوری زۆر جوان هەبوو کات خۆی لە ناو کوردەواریە جەژنان بە تایبەت لە مزگەوتەکانە هەرچی دڵی لێک بێشایە ئاشتەبوونەوە یا هاتوو چۆ مزگەوت هەرچی بین ناخۆشی هەبوو خەڵک بە جوانی ئاشتەبووانی خەڵک ئەو کاتە زۆر باشتر بوو بەڵام جەژنەکەی تر کۆتاییان بۆ عازیەنە ئێستا ئەوە نەماوە زیاتر جگەل لەوەی کە خەڵک ئێستا کەمتر دیاردەی کۆمەڵایەتی و هاتوو چۆ ئەوانە لە بین ناماوە بەڵام ئێستا لە جەژنەکە بەو شێوەگەرم و گوڕێن نیە ئەو بۆ جۆرە ئەو هینە نەما ئاشتاوای لێبوردەی دڵفراوانی تا چەند گرنگە ئێمە هەر لە ئێستەوە کە مانگی ڕەمەزانە و پاداشتەکەی لە ئیسلاما بە گەورەی باسکراوە لە ڕەمەزانە دڵمان پاکەینەوە لە بەرامبەرەکانمان لە کەسێک قسەیەکی کردو بەرامبەرمانەوەن لە دڵی نەگری. وەڵا خوێن لە ڕاستیە ڕەمەزان مانگی جگەل لەوەی عیبادەت و خواپەرستیە هۆکارێکە بۆ ئەوەی ئینسان پاک بێتەوە مەسەلەی پاکبوونەوەش تەنها ئەوە نییە کە ئێمە خۆمان پاکەینەوە مەسەلەی پەیوەندیکردن لەگەڵ بەرامبەرە تێکەڵبوون لەگەڵ خەڵکە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە ئینسان بە شێوەیەکی کۆمەڵایەتی بژی و بزانێت چۆن هەڵسو کەوتەکات هەڵسو کەوتێکی جوردەیە ئەو لێبوردەیە بۆ خۆی ئەوە عیبادەتێکە بزەبێت منیشمە بەسم ئەوەیە ئەو تێکەڵی کۆمەڵایەتی و لێبوردەی و هاتوو چوو ئەوە جۆرێکە لە عیبادەت و ڕێک و پێچی کە پێشتر هەبووە ئێستا کەمتر بۆتەوە ئەگەر لەم سەری شار بۆ ئەو سەری شار بواە هەچۆنی بەر خۆیەگەیانێ بەڵام ئیمڕۆ بە تۆڕە کۆمەڵایەتێکە ئەگەر تااقەتی بێ نامەیەگەنێرێ یان بە فەیسبوک شتێک بیرمە کە مناڵ بووم زۆر جار بینیمەوە هەر بە زۆر دەستی یەکتریان یە دوو نەفەریان کردوتە ملی یەکتری و تیانە بێ ئاشتبوونەوە چونکە جەژنە نابێ جەژنەکە بەبێ ئەوە تێپان هەست زۆر ڕاستە وایە. باشە
بۆ کۆمەڵگە تا چەند لێبوردەیی گرنگە ئەوەی کە ئێستا باسمان کروتت نەماوە تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکاربوون بۆمە تا چەند گرنگە ئێمە لێبوردە بین بە تایبەتی مانگی ڕەمەزانە کە نزیکی جەژنیشە بەرەو جەژنە ڕۆین لە ئێستەوە دڵی خۆمان لە یەکتری پاکەینەوە وای زۆر ڕاستە بێت لە ئیستەوە دەست پێ بکەین نەک لە ئیستەوە بێ هەموو کاتێ پێویستە دڵی خۆ پاکەیتەوە بەرامبەر بە بەرامبەرەکەی خۆت تێگەی بەڵام پاداشتەکەی لە ڕەمەزانە حتمما گەورەترە چیت گەورەترە زۆر گەورەتیشە نەکەم چونکە مانگی لێبوردەیە مانگی عیبادەتە ئەبێ هەموو کەسێ لەو کاتە زیاتر هەوڵ بە وڵای معیشەتەکە گرانە زاوەی کە پێێتی چاوی لە فەقیر نییە ئەوەشی کە پێی نییە بەغیلە یعنی ڕازگۆیی نەماوە بە ڕازگۆیەکە نەما بینیمان لە پێشووترا کە لە کولدەواریە ئەو شتیانە کرد زۆر جار ئەو کەسانە ڕەنگە دوایی وا بینیان خۆش بواە یعنی هەستی نەکردایەکەمانە عاجز بوون بەڵام هۆکارەکە چی ئێستا خەڵک دڵی خۆش نییە پەیوەندی بەمەوە نیە کە ئەو کولتورە جوانە کوردەواریانە نەماوە کە هەوڵی ئاشتەوایی و لێبوردەیان نەدا لە نێوان یەکتریە براکم جاران تۆ دراوسەیەکە بنانێ بێ ئەو ناخوارد ئێستا خواخواتە دراوسەکە نەبێ پێ بکەنی ئەوای لێ هاتووە ئەمەی کە ئێستا خەڵک دڵی خۆش نییە پەیوەندی بەم بابەتانەوە نیە ئێستاوە باکورە حکومەکە گاندەڵ و تەواو پەیوەندی هەیە بە حکومە دەگەر باش بێ میلەتەکەش باشە بێ هەر زوو کابراەک بە سەدام بیشیوت وتی ئەگەر حکومەت باش بێ میلەت باشە بەزێمە حکومەتەکەمە هەرمێ قەریجی دزی فزیە ئەوە تاسیری هەبەوە ئەرەوە ئەساسی ژیانەکە یەکەکە تا چەند گرنگە لێبوردەیی دروستکەین ینی خۆمان بە تایبەتی ڕەمەزانە و بەرەو جەژنی شەچین دروستی کەین ئەگەر عازز بوون یەک قسەیە کراوە بەرامبەرمان دڵمان پاکەینەوە بەرامبەر تەبایی و خۆشی هەر هەبێ باشە یعنی بنەمای ئینسان بەس خۆشی و یعنی ئاشبوونەوەی لەگەڵ یەکا و شادبوونەوە بە دنیا چییە خۆ تو هەر بەجێ هێڵی ڕێی مان بینی هەر ئاوا ئەمڕۆ لەگەڵمانە ئێستبینە یەکێکمان ڕۆیشت ناخوا هیچ ئەوە ئەم گوزەرە پڕ بە لە پیاوی پیر لەوەتەی من لەم ناوەبی چی نەماوە کوا هیچی بیر لەگە خۆی هەر ئەوەی ئەگە چاکەیەک و پیاوەتێکی کردبێ لە دنیا بریۆتی لەگە خۆی بتەوە بەس ئەوەت بۆ مێنێتەوە هیچی لەگەڵ نایەت ئەو چاکە هیچی لەگەڵ نامێنێتەوە بەس ئەوە مێنێتەوە چاکە و پیاوەتی لەگەڵ دنیا بیکەیت لەبەر خوا نەک لەبەر پۆزلیان بەسەر خەڵکە خۆ زۆر کەسێ خێرەکە بەس خێرەکەشی لە خێر ناچێت خاڵیسان مخلیسن لەبەر خوا ئەو شتەکە لەبەر خوانەیەکی کاتەی چی نەکردو نەیکەی باشترە تۆ مزگەوتێکیشکەیتەوە ئەگەر لەبەر خوا بیکەیتەوە ئەبێ ناوێکی پیرۆزی لێبرین نەک ناوی فەتاحی لێبرین یا مەحمووی لێبرین چکە تۆ ماڵی خوا کردووە بۆ خوا کردووە ئێستا لە ڕەمەزانە خێرەکان خوای گەورەتر پاداش دێداتەوە لەم ڕەمەزانە ئەگەر لێبوردەی ئێستا بیبەخشە یان لە جەژنا بیبەخشێ بۆی خێرێکی گەورەتر حەدیسی لەسەرڵە بم بیبەخشە بۆ خوا پاداش دێباتەوە یعنی تۆ لەبەر خوا بیبەخشە خوا تۆش دەبەخشێت لە ئای چۆن ئەوی ژەداتە کوران لە زیینویە ئەگەر ئەو ڕسقی بۆ نەنێر و ڕۆژ بۆ نەنێرێت تۆ لە کوێ بوو خۆی تە بازار کەسی شنایەتێ بەس خوای خاتە دڵی ئەوەی خاتە دڵی ئەوە ئینسان بیری ببێ ئەگەر دڵی یەشێکی عاجز کرد بێ حەقە بێ ئەم دەستکاتە ملی واشتی کاتۆ خۆی قانونی شەرعی و ئیسلامی وایە کە جەژنها لێبوردن لێبوردەبی ئەرە وەڵڵا بێ لێبوردو بێ ئەبێ چاکە بکە بێ خراپە لەگەڵ خەڵک نەکە یەشێ دڵی یەشان بوو جاران ڕوویە کرد بە ولاوی سەرێ کاکە حەمەسۆنی کاکە ساڵحسۆنی چاک چۆنی لەگەڵا بکە ئەوە ئیتری معنای ئیسلامەت و ڕەمەزانەوەیە خێرەکەشی گەورەیە کە لە ڕەمەزان و جەژنا ئەو لێبوردن لە هەر کەسێ ببووری خوا بەو گەورەیەی خۆی کە ئەرز و ئاسمان و بەهەشت و جەهەنەم خوا خەڵقی کردووە لە خەڵقە بوورێ بەو دەسەڵاتەی خۆی تۆ لە خەڵک ببوورە خوش لە تۆ بووری خوای لێ بوورێ ئەی چۆن من بیرمە جاران ئاوا پیاماقولانی وەکو جەنابەت کاتێک کە جەژنە هات هەوڵیانەدا ئەگەر دوو کەس عاجز بوو من بە زۆر دەستیشیانەکردە ملی یەکتری ینی خەڵکیان ئاشتە کردەوە ئاخای سەی جوابێ ئێستا بۆچی نەماوە ئێستا زۆر کەم نێ بووە ئەزانی چۆنە خەڵقەکە کەمە ئەنجا دوای ئەوە ئەو ناخۆشێش نەماوە ئەوەش کە دڵڕق بوو تەماشاکە مقابلەکەی وە خۆی دڕەقە ئەوە لێ ڕووەکە بەملاوە من بۆ ڕووبکەم بەملاوە
من ڕووی تێ ناکەم ئینکاری ئەەکەن لەگەڵ کاریەکەن و ئەوە بەس لە دنیا چاشی لێبوردن لە خەڵ بردن باشی چاشی لە هەموو شتێ چاکترە لە قیامەتیش پاداشتی گەورە وەرەگەی چۆن ئەوەی لێ ببووری خوا ئەو هەموو علاماتەی یاوە بەهەشت و جەهەنم و چاکە و خراپە و ئەم هەموو 124,000 پێغەمبەرە هەمووی هین کردووە و هەموو بە چاکەوە ڕۆیشتون لە فەتحی مەکە کاتێک کە پێ سەلەم هاتەوە مەکە و مەکە ئازاد کرا کۆمەڵێ بێ باوەڕەکان هاتن پێ سەلەم بە گەورەی خۆی بەو سیفەتە گەورانەی کە هەی بووە ئەوانی ئازاد کرد وتیەوە ئازادن لێبوردە بوو بەرامبەریان ئەگەر ئێمەش خۆمان بە شوێن کەوتەی ئەو پێغەمبەرە نازدارە ئەزانی ئەبێت دڵمان پاکەینەوە ئەو چۆن ئەو سیفەتانی لە خۆیان جێبەجێ کرد ئاوا جێبەجێ کەین بەتایبەتی جەژنە بەرەو جەژنەچین ڕەمەزانە بتوانین ئەو خێر و پاداشتە گەورەی لە ئێستاە بەدەست بێنین دڵمان لە یەکتری پاکەینەوە ئێمە بەردەوامە بین بەڵامەچینە لای ناوبڕێک و گەڕێنەوە لاتان لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبی دەمەوێت لەسەر ئەو کولتورە جوانە کوردەواریانی کە جاران گەورەکان هەوڵی ئاشتەوایی نێوان ئەو کەسانیانەدا کە عاجزبوون لە یەکتری لە جەژدانە و لێبوردەیی و گەورەی لێبوردەیی لە ئیسلامە لەگەڵ هاوڵاتیانە قسە بکەم زانم چیان هەیە بۆ ئەوەی بتوانین لەم جەژنەیە لەم ڕەمەزانی کە ئێستا تیاین لێبوردە بین بەرامبەر یەکتری دڵمان لە یەکتری پاکەینەوە جاران بۆ هەوڵیانەدا ئەوانەی عاجزن لە یەکتری ئاشتیان بکەن و ئێستا خەڵک بۆ هەوڵی ئەمەنادە بۆ لە خەمی ئەوانیە کە دووکەوە تەماعەکەوە پارەکە تەماعەکە تەماحوای کردەوە تەماعەکە ژان و زەمین نماوە هەرەوە تەماع ئەوە بەچی چاکە بێ ینی چۆن بتوانین ئەو کولتورە جوانە نیە ڕەحمەکە نیە ڕەحم جوڵێ باش ڕەحم نییە کە برا بۆ برا ڕەحمی برا نییە برا و براژی بینە ناوەڵا برا ئەگەی لە خۆی نیە باشە بەڵام خۆ ئاینی پیرۆزی ئیسلام داوایەوە کە هەمیشە لێبوردە بن بە یەکتری سیلەی ڕەحم جێبەجێ بکەین ئەو ئیسلامیەتی جاران ئەو دینداری جاران بۆچی لەگەڵ ئێستا فەرقی زۆر هەیە ینی خەڵک گەڵێ دیندارن بەڵام دڵی لە یەکتری پاک نییە بەڵای بڵم چینە ئەوان نازانم تۆ چیت هەیە بۆ کەسانی کە عاجزن لە یەکتری ئەم جەژنە بکەنە دەرفەت بۆ ئاش بنەوانێ خۆشکێنەوە ماڵەکانیانەوانێ بەتایبەتی ڕەمەزانە وترێ خێراکەشی گەورەیە وەڵا بەخاتی مانگی ڕەمەزان ئاش بنەوە باشە جاران خۆ دەوت کردووە ئەگەر دوو کەس عاجز بوو بن ئاشتە کرد بنەوە باە کردومە شۆن ئەو دوو کەسە یعنی بە ئاسانی یەسەر خزمی یەکتری بووین ئاشمان کردنەوەتەوانێ بەخاتی خوا و مانگی ڕەمەزان کولتورێکی زۆر جوان شۆن ئەوە نماوی سنەما ڕەنگە و دوو کەسە بینیشان زۆر خۆش بوو بێ ئێستا هیچ مشکلێن وەڵا هەموو گەردنیەک ئازاکەن و ئاش بنەوە ئێستا هەرە چ دەبن دەرگاکە چکلێتەکە وەرەگرێ وەڕوە جاران دانی شنتانی وەشە و خەڵک قسەیانە کرد و قسەی خۆش زۆر جار پیاوە گەورەکان ئەچوون ئەوانەی کە عازبوون لە یەکتری بە زۆر دەستیانەکردن ملی یەکتریانەوە بێژ وڵا جەژنان هەموو جژنێوا بووە ئەوت بینیوە ئەو حاڵم فکرمیە لە 65کانە ئارە وەڵا لە مزگەوت هەموو دەستیانە کردم ئێستا لە مزگەوتی جەژ ناکەنە ملیەک ئەو کاتە لە مزگەوت یانووی ترە بێ حاڵەتەکە نابێ وێز ئاش بیتەوە مامۆستابی و تایێتە تەواو مامۆستا چی بوو تا ئێستا بە قسەی مامۆستاش ناکرد هەمووی بۆ پارە و گیرپان تەماع ماماڵێ جەژن بەوە خۆش بوو کە ئەو کەسانی عازبوون ئاشتە بوونەوە لێ بەخوا وەڵا ڕازێک قسەکە زۆر تەواو وترێت تام و چێژی جەژنەماوە ڕەنگە هۆکارەکەیەک لەوانە ئەوە بێ خەڵک دڵی پاک نییە لێ ئەم جەژنە مەنعیتە جەولە نامێ بڕۆی بۆ هیچ ماڵێ ئاشتەواییش نامێن ئەم لێبور چەند گرنگە لە ڕەمەزانە بێ بۆی لە ڕەمەزان دڵی یەکتری ئاشکەینەوە لە جەژ نابچین بۆ لای یەکتری دەستکەینەوە هەموو مسلمانێکە ئەوە گەردن یەکتری ئازاکەن و بچێ بۆ لای لێ عاجز بۆ لەم ڕەمەزانە ئاشتی کاتەوە خوش یارمەتیەیە ئەوترێ خوای گەورە فەرموویەتی ئەو کەسەی لەبەر من کەسێ ببەخشێ منیشەوە بەخش ڕازەکەیەوە حەجی فەرمودەی پێغەمبەریش صلی الله علیه وسلم دراوسێ ئەم شەسا دراوسێ لەگە دراوسێ ئاگان لە یەک نێنە بەخ ئەو گەرم و گوڕەی ساڵان نەماوە کەم بۆ دوی سەگانێ ئەسە خەڵک زۆر بە بۆنەی ئەم تەکنەلۆژیاوانە زۆر بایەق بەو نینە نایێت چەند گرنگە زیندوی بکەینەوە جارێکی تر ئەو کولتورە جوانانە گرنگی پێ زۆر گرنگە بەڕاستی ئەوە کولتورێکی زۆر جوانە بۆ لە باو باپیرانە بۆمان ماوە تۆ شتێکی زۆر جوانە کولتورێکی زۆر جوانە ڕووی ئیسلامەتی وە لە ڕووی دینداریشەوە خێرێکی گەورەیە بەڵێ بەڕاستی زۆر گەورەیە خێرێکی زۆر گەورەیەوە شتێکی
پیرۆزە بەڵێ چیت هەیە بۆ کەسانی ئەگەر ئاجێک هەیە لە نێوانیانە ئەم ڕەمەزانە و کە بەرەو نزیکی جەژنی دەچین لە ئێستەوە دڵیان لە یەکتری پاکەنەوە لە ئێستەوە ئیتر پێ بە دڵی خۆیانە بنێن ئەو شتە کۆنە لەبیر ڕاستی ئەبێ پێ لە دڵی خۆیان بنێن بەرامبەرەکەیان چن داوای ئاژبوونیان لێ بکەن ڕووکەنە داوای ئاژبوونیان لێ بکەن بەڕاست ترێ بەرامبەر شەیتان بۆستنەوە دڵی خۆت پاکەنەوە وڵا بەڕاستی ئەبێ خۆت پێ بنێ بە جەرگی خۆت ئەپچی داوای لێبوردنی لێ بکەیت ئەوەتەی ئەم تەکنەلۆژیا هاتووە نەقەنەعەدات ماوە حیشە نماوە تەکنەلۆژیا هۆکار بۆ هەموو شتێ تەکنەلۆژیا و ئەنتەرنێت و ئەم پێشکەوتن ئاوە کۆتایی بە موشێنە هۆکار چی بوو جاران ینی زۆر بە ئاسانی خەڵک یەکتریان نەبووری ینی عاجز ئەبووە لە نێوانە بەڵام زۆر گرنگ نەبوو بەلایەنەوە ئاشتە بوون ئەو کاتە خەڵک چیکەڵانەی بچوو بوو تێگەی ئەسا گەورەیە ئەسا حەچەک تێگە هەر نایگرێ ئەوە کێشەکە لە ڕووی دینداریەوە دەزانین ئیسلام زۆر بە گەورەی باسی ئەو کەسانەکە کە لێبوردن تاژەن گرنگەگەر دوو کەس عاجزی هەیە لە نێوانیانە لەم ڕەمەزانە لەبەر خاتری خوا یەکتری ببورن بۆی دڵی خۆیان لە یەکتری پاکەن وەڵا زۆر گرنگە چم پێیان مردن هەیە ئینسان پێشەوەی بمرێ گەردن یەکتری ئازاکە باشە لە جەژنەوە خۆ جەژنە بێتتر جارانەیان و جەژنە بێش بیتەوە ینی هێڵی سوور بوو لە جەژنە عاجزی زانە خۆتی بۆ حازرکەی لە جەژنی شایەتە گەردن یەکتری ئازاکەی تۆ هیچ لەو حاڵەتت بەسەراتۆ لە جەژنا لەگەڵ کەسێک عاجز بوو بی ئاز بنەوە ئارەوەڵا خۆی ئەمە ئینسانێت هەر دڵ عاجزی هەرە بێت ئەم کولتورە جوانە کوردەواری جاران هەبوو ئێستا تۆزێک کاڵ بۆتەوە تا چەند گرنگە ئەم کولتورە جوانە زیندووکەینەوە دڵمان لە یەکتری پاکەینەوە دەستکەینە مەلی یەکتری لە جەژنە وڵا حەقی خۆیەتی وا بکەین ئەگەر وانەکەین شتی لەمە ناشێنتر ئەبینین کە ئیسەر ڕوادا و ئەبینرێت ناخۆشانە ئێستاەوە ئەو حاڵەتانە ئەوەیە لە یعنی خەڵ ترسی خۆی لە دڵان نییە تەقۆی خۆی لە دڵان نییە ئەگەر ئێمە لە خواتر زبین لەخوا بترسین قەت بە حیاتی شتی وارڕ نادەرە سەرجادەکان کە ئیم ڕۆی بینین ئەبم شێوەیە ئافرەت و بەم جلەوە کە هێنە دەرەوە هیچ ئەڵێ ئەو حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئیمڕۆها ئەوەتانە بە بەرچاوی خۆمانەوە ئەیبینین کە پێچ ئەوەیە کە ئەیبینین ئەڵێ جلوبەرگیان لەبەرای بەڵام وەکوە جلوبەرگیان لەبەرا نەبێ زۆر باشە مامە لە جەژنانە تا چەند گرنگە لێبوردەییمان زیاد بکەین ئەگەر عاجزیەک هەیە لە نێوان دوو کەسە لە جەژن و لەم ڕەمەزانە خێرەکەی گەورەترە ئێستەوە بیبەخشین بۆی لە جەژنایتر سەردانیەکتی هەر زۆر چاکە ئینسان دایمە ئەبێ لێبوردە بێ خۆی ئینسانی مسلمانە بێ هەر لێبوردە بێ ئێمە گە شوێنکەوتی ئەو پێغەمبەر نازارە بین سەلات و سەلامی خۆی لەسەر بێ محەممەد دایمە ئەبێ لێبوردە بین ئەو خۆی لێبوردە بووە بێ چۆن شوێنکەوتی ئەوی نەگە لێبوردە نەبین ئەبێت داوای لێبوردنکەن ئەگە هەڵەیەک مابوو بە بەرامبەر یەکێک بچین بۆ لای و داوای گەردنازایی لێ بکەین داوای لێبوردنی لێ بکەین پێویستیش ناکە ینی هەر لە جەژن نابڕین هەر لە ڕەمەزانە بیرماکەوێتەوە ئێمە پێویست ناکە خۆی ئینسانی مسلمان ئەبێ نابێت دوو ڕۆژ تێ بڕێ کە یەکێکی عاجز کرد بێ لە بوو چۆر ڕۆژی سێەمەوە گوناحبار ئەبێت ئەگەر کەسێکی عاجز کرد بێ ئاشی نەکاتەوە تا چەند گرنگە گەورەکان هەوڵدەن ئەو کەسانی کە عاجزن وەکو جاران گەورەکان بێنە و کەسانە ئاشت بکەنەوە دەستیان بکەنە ملی یەکتری ئیسەم لەگەڵ ڕێزمە بۆ کەناڵەکەتان و بۆ جەنابتان ئێمە خەڵکی ئێمە ئیمڕۆ کوا گوێ لە گەورەکان ئەگرێ ئیمڕۆ ئەوەی کە سەیرێکە بەس تەنیا فەیسبوک و مۆبایلەکەیەتی ئەوەنێکی گوێ لەو ئەگرێ سەیری ئەو ئەکا کوا سەیری گوێ لە ڕیشپێگا قسەی بۆ بکە گوێ کوای گوێ لێگرێت دەمەنەکسەر کاگە میوە کابرا ئازکەم یعنی ئاشتی کەمەوە بەسم پێی بڵێم گوێم لێ ناگرێت بڵێ من خۆم ئەو چییە؟ پێویستە ژین و بکرێتەوە بەڵام بەم جیلە ئیستا ئەبێت ئەم جیلەی ئێمە وەک باوباپیرانمان ناتوانین تەعاملکەین قوربانجیان باپیرانمان بۆ توانیوانە بیکەن ینی هۆکارچی بۆ ئەوان ئەو شتە جوانانیان هەیە ئێستا ئیمکانیان زیاترە لە ڕووی مادیەوە لەوان زیاترمان هەیە بۆ ناتوانین ئەو کاتە لێبوردەی زیاتر بووە خەڵک یەکتری زیاتر خۆشویستووە ئیستا قەزیە مادیەکە باوشمان کردووە بە دنیا بە کوردیەکە یعنی هۆکاری تەماح و مادەی وای کردو ئێستا لە یەکترویت بە تاکید ئارە وڵاتە سیری هەیە باوشکردن بە دنیا مۆدیریشت زۆر پێیا بووە مۆدیلی بڵین سیارە خانوو وەسایلی تر بەڕێزم
گەورەکان جاران کە ئەویانە کرد ئەو دوو کەسە ڕەنگە تر دوای و ئاشت بوون ئەوە بینیان خۆش بواە هەستی نەکردای هەر عاجز بوون یعنی ئەو ئاشتەوایە تا چەند گرنگە لێبوردە بین بەرامبەر یەکتری بە تایبەتی ئەم ڕەمەزانۆم جەژنەکە نزیکە لێمانە وڵای ئەویش کەسەکان فەرقەکە لەوانەیە تۆ دڵ گەورە بێت من دڵم بچووکتر بێت لە تۆ لێبوردەی تۆ زیاتر بێ یە من کەمتر بێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر فەرقەکە هەمیشە ئەو کەسانی کە لێبوردن هەم لای خوا گەورن و هەم لە دنیایشا خەڵک بە گەورەتر سەیرانەکە چونکە ئەڵێن دڵیان فراوانە کەسێکی دڵاوەدانە لێبوردەیە بەتاکید ئەوەی زیاتر لە خواوە نزیک بێ لە بەرنمەکەیەوە نزیک بێ من تاکیدم لێبوردەی زیاترە ئەی شۆن وتراوە لە ئیسلامە باز لەوە کرێ خوای گەورە و کەسانە بەخشێ کە ئەو کەسانەی لەبەر خاتری خوا خەڵکی تریان بەخشیوە ئەنی خوا بەخشندەیە لەگەڵ کەسە بەخشندەکان وڵێ بە تاشیر خۆوایە خۆتبان قەناعەتم پێ بکە خۆ ئەوە تا خۆوە مومان ناڵین ئێمە مسلمانی نێتی دڵ حسابە ئەوەیە من نێتی دڵم باش بێ بەرامبەر تۆ شەر باشە بێ بەڕاستی کاناڵی پەیام کاناڵێکە کۆمەڵایەتیە گشتیە تشکخات سەر هەموو پێوەرەکان بەنسبەت ئەوە بەڕاستی ئەمە ناو مجتەمەعی کوردەواریە ئێستا جیلی هاتووتە مەیدان پێڵەن جیلی ئایپاد جیلی 2000ەکان یعنی من ئەتوانم بڵێم چۆن ئەڵێن وسویانە حکوومەتی چی ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار کابینە خۆزگەم بەپار ئەمما جیل بە جیلیش هەر خۆزگەم بەپار ئای تۆرە ئێمە جیلی پێماڵەن جیلی ئاتونە جیلی هەشتاکە پێش جیلی ئێمە باشوون لە ئێمە ئێستا جیلی هاتووە هەموو شتێکی هەر تەنها سوۆشال میدیا ئەمە هۆکار بۆ ئێستا و کولتورە کوردەوایەکان کاڵبوونەت بەڵێ هۆکارێکی زۆر وەنگرێت ئەمە ئەگەرێنەوە بۆچی ئەم جیلی ئایپادەکە ئێستا هاتوۆتە ناو جیلێکە عینەکە ڕێزمان لە مزگەوت دوورە دینەوە دوورە تۆ سەری دینی ئیسلام کە دینی ئیسلامی هەر هەمووی ئێمە ڵێن دینی ئیسلام خۆی دینە بە پاشگیری یا دینی ئیسلامی هەموو پێوەرەکان لە خۆی گرێتەوە هەموو پێوەرەکان يعني بيورا بو عن بنابي بو بيدينا كان عن بو نساء اخوي قالوا فرمي يا ايها الناس انا خلقناكم من ذكر وانثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا ان اكرمكم عند الله اتقاكم ان الله عليم خبير اما بيورا بو يعني اما اخوي قالوا بانكا بو قشتي بو قشجير بو بيدين وبو ديندار بلام يا ايها الذين امنوا ايش معنى هي اي يعني كودي يا ايها اخوي قالوا كفرمي يا ايها الذين امنوا يعني يدير كيف تشوف يلا امر خوای پیغمبر صلی الله علیه و سلم فرمود سوره هود پیری کردم بو زۆر يعني تركيز يقولوا أي پیغمبر خوای یا أي گرنگی بدا بوشتان ئێمەش لە دینی ئیسلامە ئەگەر بگەرنەوە بەلای دین بەڕاستی وەکو بڵێن جیلی ئێمە من خۆمش کەسێ باش نازانم بەڵکو جیلی ئێمە بچین و خزمەتی مامۆستاکان و پەروەردەیان لێوەگرن ئەو پەروەردە ئیسلامیانەی کەزەورن بۆ کۆمەلگا ئەم لێبوردەییە کە باسمان کرد جاران خەڵک هەبوو ینی کاتێک دوو کەس عاجز بوون زۆر بە ئاسانی ئاشتیانەکردنەوە دوو قسەیان لەگەڵاکردن قەنەعەتیانەکرد تا چەند گرنگە لە ڕەمەزانە کە بەرەو جەژنی ژەڕۆین ئێمە بڕیاری ئەو لێبوردەیە بدەین ئەو دڵفراوانیە بدەین کە پاداشتێکی گەورەتریشمان دەستکەوێت لە ڕەمەزان ئەتەنج بەڕاستی ئەو لێبوردەیە زۆر ینی بە هەموو کەسێ ناکردێت لەناو کۆمەڵگەی خۆشمان نەخۆ ینی من بە دوورە پەرێزی ناکەم خەڵ لەم لێبوردەیە تۆزە کاڵ بۆ تۆ لە هۆکاری چییە هۆکار یەکەم ئیمانمان لاوازە هۆکاری دومیش ئەوەیە چییە مادە چۆتە دڵمان يعني سام كسي أو كسي سام الخم يلا بكاغا باش كمان باش إيش كسي ناكل أو كسي الوي معاملة من الغلا زاد قال نقول من الغلا تاكل خزمة يخون براسي يعني بيوندي بمادة ما تقدر يداقي كردين براسي بلام أمش أو ناقين صار بسفريكين إن شاء الله توين باشيكين ورن با أم رمضانهم ججنا بكين بدو ججنك ججني الروجوانانا ججني كيش بكين بججني كيليا بردي شیرینیەکە بکەین بە دوو شیرینی تا بتوانین دڵمان لە یەکتری پاکەینەوە جگە لە پاداشتی ڕۆژۆکە کە خوای گەورە بە گەورەی بۆ ئێمەی داناوە پاداشتی لێبوردەیش وەرگرین ئەگەر کەسێک قسەیەکی کردووە بەرامبەرت دڵی عاجز کردووی تۆ گەورەی بنوێنە دڵفراوانی خۆت بنوێنە لەبەر خاچی خوای گەورە ئەو ئاشت بکەرەوە تۆ داوای لێبوردنی لێ بکە حتمەن ئەویش هەست بە هەڵەی خۆیەکات ئینشاءڵڵا هەم ڕەمەزان و هەم جەژنمان پڕ بێ لە خێر و خۆشی و وڵاتمان ئاوەدان و کوردستانمان هەمیشە پارێزراو بێ پەیامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای یاوەتان سپێرم خواتان لەگەڵ